بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي آمين. خۆشەویستانم خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و لە ئەڵقەی ژمارە 59 بەرنامەی نووسین و یادەوەری بە خزمەت ئێوەی خۆشەویست گەیشتمەوە بۆ قسەکردن لەسەر ناوەڕۆکی کتێبی تەوژمی ئیسلامی و ئەلمانی و خاڵە هاوبەش و جیاوازەکانیان. خۆشەویستان ئێوە بۆ خۆتان ئاگادارن کە ئێمە وردە وردە هاتینە ناو ناوەڕۆکی کتێبەکەوە و هەروەها بەشێک لە ئەوەی کە پێگوترێت پێشێکی و هەروەها ئەو دەست پێشخەریە خۆ بڵێن ئەو دەست پێکەی کە هەیەی پرسیارمان ئاراستی مامۆستا عەلی باپیر کرد و ئەندازەیەک مەیدانسازێکی باشمان کرد بۆی کە بینە ناو کتێبەکەەوە. لەم ئەڵقەیەشا زۆرتر لەسەر بووناسی ئیسلامی یاخود با بڵێن ئەو ڕوئیا و تێگەیشتنەی کە ئیسلامی هەڵی گرتووە بۆ سەبارەت بە بووناسی یاخود با بڵێن ئەوەی کە پێگوترێت دنیابینی یا جیهانبینی ئەگەر وشەکە بەش بکە یاخود با بڵێن وەکو مامۆستا عەلی باپیر پێی وایە کە ئەم وشەیە تەواو نییە یاخود نوقسانی هەیە. بەهەرحاڵ بۆ تێگەشتنیەوە ئێمە باس لە بووناسیەکەین لە هەندێک شوێنیش پێگوترێت جیهانبینی. حەزەکەم وەکو پێشێکی لاڵقەی ئەم جارەمانە بینەرێک پێم گەیشت سەبارەت بەوەی کە بەڕاست مامۆستا عەلی باپیر غێری کتێبی دینی یاخود کتێبی ئیسلامی شتی ترە خوێنێتەوە. من جوابم دایەوە هەڵبەت جوابی خۆم مایەوە لەوەی کە مامۆستا بە شێوەیەکی گشتی خوێنێتەوە، ینی بە شێوەیەکی ئاسۆی نەک ینی ستوونی. بەڵام زۆر ئیلحاحی لێ کردم لەوەی کە ینی ئەم پرسیارە لە مامۆستا بکەم بزانم شێوازی خوێندنەوەی مامۆستا چۆنە. بەس من پرسیارەکە بە شێوەیەکی ترەکە مەوێژەوەیە کە دەبێت لە مامۆستا بپرسم جەنابی مامۆستا، تەبعاً ئەمە دوای بەخێراتن بۆ ئەڵقەی ژمارە 59 یاخوا بەخێر بێ سوپاس دەکەین. دەمەوێت پرسیارەکەی و بینەرە بە شێوەیەکی تردا ڕێژمەوە ئەوەیە کە مامۆستا جەنابەت جگەلەوەی کە چۆنە خوێنیتەوە ئەگەر پرسیار لە تۆ بکرێ خوێندنەوەیە کە سوود بە کەسەکە بگەێن ینی کەسێک بێ بە خوێنەرێکی باش چۆن بخوێنێتەوە بە بۆچوونی تۆ بە ئەوی کە سوودی پێ بگات؟ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. آمين. كاك بيوان بخير بين يحوى وشرشاو. بالنسبة وڵامی ئەو پرسیارە لەبەرەوەی کە گوتت ئەو بیستەرە یا و بینەرە پرسیوێتی فڵان کەس ئایا چی دەخوێنێتەوە، ئەنجا دوای وەڵامی ئەوەی دیکەش دەدەمەوە وەکو ڕێنمایی کە چۆن بخوێنرێتەوە باش. من پێم وایە کە ئینسانی موسڵمان دەبێت لە هەموو کەس کراوەتر بێ و لە هەموو کەس گوێگرتر بێ بۆ بیرڕای ئەوانی دیکە و قسەی ئەوانی دیکە. بۆ لەبەرەوە کە خوا سوبحانە و تەعالە ئیسلامی ناردووە بۆ مرۆڤ، ناردوویەتی بۆ بەشەر بە پانایی زەمین بە درێژایی زەمان و ئیسلامی بەرجەستە لە قورئان و سونەتدا دوانوسخەی هیدایەتی خوایە. لە دوای ئیسلام جارێکی دیکە خوا سوبحانە و تەعالە نە پێغەمبەرێکی دیکە دەنێرە لە دوای محەممەد، نە قورئانی و کتێبێککە دەنێرێ لە دوای قورئان. واتە ئیسلام دوا پەیامی خوایە بۆ مرۆڤایەتی. بۆیە دەبێت ئەو ئیسلامە ئەوەی لە کەوڵیدا هەبێت و ئەوەی لە باراندا هەبێت کە بەشی هەموو مرۆڤایەتی بکە. یەشێک لەو شتانەی کە وای کردو ئیسلام زۆر فراوان بێ و ئیسلام بتوانێت هەرچی کلتور و فەرهەنگ و بیر و بۆچوونی خەڵکی دیکەیە وەری بگرێ و لە بێژینگیدا و لە تەتەڵەیدا ئەوەی بە کەڵک دێ لێی هەڵبژێرێ ئەوی دیکەشی واز لێبێنێ. ئەو ڕاستیە کە ئیسلام فەرمانی کردو بە موسڵمانان کە گوێ بۆ هەموو قسەیەک بگرن. لە سوورەتی ئەززومەردا خوا سوبحانە و تەعالە دەفەرمێ فەبەشر عبادی الذین یستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب. البته ئەمە ڕستەیەکە بەڵام دەکەوێتە دوو ئاەت. ئەوە گەر ئینسان باش سەرنجی بدات تێوە ڕامێنێ
زۆر شتی گەورە گەورەی تێدایە. خوا دەفەرمێ موژدە بدە بەو بەندانەم کە گوێ بۆ هەموو قسەیەک هەڵدەخەن یەستەمیعون جا ئیستیماع جایە لە سەمع سەمیعە هواتە بیستی بەڵام ئیستەمەعە هواتە بە گرنگی پێدان و بایەخ پێدانەوە گوێی بۆ هەڵخست کوردەواری دەڵێن گوێی بۆ ڕاداشت گوێی بۆ هەڵخست واتە بە سەرنجدان و بە تێوەڕامانەوە بە لێخەفتانەوە کە بزانێت چ دەگوترێ یەستەمیعونە القەولە وشەی قەول ئەلیف و لامی لەسەرە ئەلیف و لام بۆ تعریفە بۆ ناساندنە بەڵام لێردان بەس پێی جینسە واتە گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن ئەمجا ئایا گوێ بۆ هەمووی دەگرن هەمووشی وەردەگرن نە فەیەتەبیعونە ئەحسەنە چون ئەسڵەن قسە بۆ کارپێکردنە بۆی خوا دەفەرمێ فەیەتەبیعونە یعنی کار بەوەی دەکەن کە باشترینە جا کە گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن واتە ئەو قسەی لە هەر کەسێکەوە دەرچوو بێ جا دوای خوا دەفەرمێ ئولائیکە الەذینە هەداهم الله ئەوانە کەسانێکن خوا ڕاستەڕێی کردوون وأولئك هم أولو الألباب وأوانا خاون عقلان خاون عقل من پندێکم هەیە دەڵێم عاقل ئەو کەسێ بە عقلی خەڵکی خۆی دەوڵەمەندکە عالیم ئەو کەسێ بە علمی خەڵک خۆی دەوڵەمەندکە بەڵام ئەوەی بە عقلی خۆی ئیکتیفا بکە و بە علمی خۆی ئیکتیفا بکە پێی وایە پێویستی بە کەس نییە و پێویستی بە هیچ زانینی دیکە هیچ کەسی دیکەنی ئەوە هەر بە هەژاری دەمێنێتەوە چ لە ڕووی عقلەوە چ لە ڕووی علمیەوە بۆیە برای خۆیان ئەوەی کە پرسیویانە ئەگە برای ئەگەر خوشکە برای خۆیان هەر لە سەرەتای تەمەنمەوە بە هەزاران کتێبم خوێندوێتەوە و من بەڵێ لە سەرەتای تەمەنمەوە قورئانم هەموو لەبەر کردووە پێم وایە هەر کەسێک لە هەر تۆزێ لە قورئان ورد بێتەوە تێوە ڕامێنێ هەر قورئان بۆ خۆی ناچاری دەکا کراوە بێ بەدەم هەرچی ئەفکار و فەلسەفە و بیر و بۆچوون و بیرڕای خەڵکی دیکە هەیە قورئان وای لێ دەکا ئەوە تا هیچێکە لەوانە ئەو ئایەتە مەبارەکە بەڵێ من هەم کتێبی فیکری کتێبی زانستی یعنی من متابعەی نوێترین شتە زانستیەکان دەکەم کە پێیادەبێت لە ڕووی گەردووناسی لە ڕووی تەندروستی لە ڕووی زەویناسی لە ڕووی فیزیا لە ڕووی کیمیا هەوڵ دەدەم یعنی و ئینسان بە تاکید تریای هەموو شتێ هەر ناکەوێ بۆیە وەکو گوتم من ئەوە عادەتمە کە بەڵێ هەموو شتێک دەخوێنمەوە و کاتی خۆی کتێبی پوختەیەک دەربارەی ئیسلام و ئیسلام و ڕێچکان کە دووهەمین یەکەم و دووەم بەرهەمی من بوون هەر کەسی تەماشایان کە دەزانێت کە من لە چەند کتێبان ئیستیفادەم کردووە لە چەند سەرچاوان و هەر کەسێک دەیەوێت زیاتر بزانێت کە سەرچاوەکانی من چەند فراوان بە تەماشای مەوسوعەی ئیمان و ئیلحاد کە درەوشاوی ئیمان و پوشەڵی ئیلحاد لەبەر ڕۆشنایی زگماک و عەقڵ و زانست و وەحیدا کە زیاتر لە 100 سەرچاوە ئیستیفادەم کردووە بەنسبەت چۆن بخوێننەوە وا باشە هەر بابەتێک کەسێک دەبێت تێدا شارەزا بێ بە باریکەڕەیەکدا بۆی نەچێت من زۆر جار دەڵێم ئێمە خەڵکی موسڵمانی وامان هەیە دینداری وامان هەیە بە باریکەڕەیەکیدا دەڕوا باریکەڕە ینی هەرجێ خۆی دەبێتەوە تەماشا دەکا کەسێک چی گوتووە ئەوەی کە لەگەڵ میزاجیوی لەگەڵ زەوقیویدا بێ لەگەڵ مەشڕەبیویدا هەر ئەوە دەخوێنێتەوە بە زۆری ئەو جۆرە کەسانە ئاسوی بیریان نزم دەبێ و بە زۆری ئەو جۆرە کەسانە کەم حوسەلە دەبن یعنی ئێستا بۆ وێنە لە ڕووی فیقیەوە هیوا هێوا دەزانێت کە تۆ دەبێت ئیلا دەست لێرە بگری وانە هیوا نەخوێ دەڵێ دەبێت حتمەن دەست بە مەشاکت بگری هەیە کە دەڵێ نەخوێ دەبێت لێرە بێرە بگری بە باسکت هەیە مەسەلەن نەخوێ ئاوا هەیە دەڵێ نەخوێ دەبێت هەر دەست بەردەوە ئیمام مالیک ڕای وایە چگە لە شیعی 12 ئیمان ئیمام مالیکی ڕای وایە لە ڕای بەهێزتریدا ئەڵبەتە ڕای دیکەشی هەیە دەست بگری بەڵام ڕاشی هەیە کە دەست بەردەوە ئەوە تۆ ئەگەر تەنیا لە ڕێی نامیلکەیەکەوە لە ڕووی مەزهبێکەوە شتەماشا ئەو مەسەلەیە بکەیت تووشی دەمار گیری دەبی بەڵام کە دەگەڕێەوە بۆ قورئان و سونەت بۆ بەڵگەی زانایان ئەو جا لەوێ عەقڵ فراوان دەبێت دڵت گەورە دەبێت جا ئینسان بە ئەندازەی ئەو کە زانیاری لەبارەی شتەکان زیاتر دەبێت دڵیشی فراوانتر دەبێت چونکە تۆ کە زانیت فڵان بڵێن هاوکێشەیەکی ماتماتیکی هەیە جەبری هەیە ئەگەر کەسێ وای زانی کە تەنیا بە یەک شێوە چارەسەر دەکرێت بەو یەک چارەسەرەوە دەچەسپێ بەڵام کە زانی واش چارەسەر دەکرێت واش حەل دەکرێت واش حەل دەکرێت ئەو کاتە دڵی فراوانتر دەبێت ئەو کاتە ناچێ بە یەکشتەوە بچەسپێ بە زۆری کاکە پەیوەند ئەوانەی کە جا چ لە نێو بازنەی ئیسلامدا لە ڕووی فیقیەوە لە ڕووی عەقیدەیەوە لە ڕووی فیکریەوە بە تەنگ نەزەرن دڵگەچکەن کەم حەوسەلەن
چه لە دەرەوەی بازنەی ئیسلام بە زۆری کەم زانستیە بە زۆری هیەوەی کە داخراون کراوەنین بۆیە من ئامۆژگاری هەر کەسێ دەکەم کە دەخوێنێتەوە لە هەر بابەتێکەوە با بە باریکە ڕێژیدا بۆی نەچێ لەوێ شۆ بچێ لەوێ شۆ بچێ لەوێ شۆ بچێ و با ئەگەر ئیسلامی و مسلمان بێ با دەربەست نەبێ پشت ئەستور بێ بە ئیسلامەکەی خۆی هەموو شتێک بخوێنێتەوە چکە من نەفەری وان بینیوە وتمە تۆ بۆ ئەوە ناخوێنی وتێتی آخر وەڵای ئەو قەناعەتم بۆ دروست بۆ دەترسم شتێککە بخوێنەوە قەناعەتەکەم تێکچێ زاخۆ ئینسان نەبێ قەناعەت پەرست بێ دەبێ حەق پەرست بی حەق یعنی خوای پەروەردگار و دەبێ حەق تەلەب بی نەگە تۆ وەڵا قەناعەتێکم بۆ دروست بوو نەوەکو لێم تێکدا شتێکیکە بخوێنەوە لەوە چاکتر بێ جاگە لەوە چاکتر بێ فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه دەست خۆش مامۆستا هیوادارم و بەرزش گوێی لە وەڵامەکە بوو بێ سپاس دەکەم دەست خۆش مامۆستا ئێمە قسە لەسەر بووناسی ئیسلامیەکەین یەکەم خاڵک بکە لەم بەرنامەیە چینە سەری ئەم بوونەوەرە چۆن دروست بووە کە جەنابە لە کتێبەکە باسیەکەی باسی دروستبوونی ئاسمانەکان و زەویەکەیت کە خوای گەورە لە ماوە 6 ڕۆژە دروستی کردووە فی 6 ئەیام قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا ئەو 6 ڕۆژە چییە ینی بۆ 6 ڕۆژ چونکە بە خۆتەزانی ئێمە مرۆڤ هەمیشە 24 کاتژمێرمان هەیە کە شەو ڕۆژ پێکەێنێ تەسەوری وەکەین کە خوای پەروەردگاریش لە لای مەثەل العەلا ینی لەو ماوەی شەو ڕۆژی ئاوایە لە 6 شەو ڕۆژی ئاوایە چوزانم ئەم بوونەوەرەی دروست کردووە مەبەست لێرە لەو 6 ڕۆژە چییە ینی دیارە وشەی یەوم لە زمانی عەرەبیدا کە بە ئەیام کۆ دەکرێتەوە یەوم واتە ماوەیەک لە کات اینجا کەم بیان زۆر بێ بۆ ئێمەی دانیشتوانی زەوی پێمان وایە یەوم لە وشەیەکی عەرەبیە بە کوردی دەبێتەوە بە ڕۆژ جاری وا دەڵە ڕۆژێک واتە 24 ساعت واتە شەوەکەشی دەخەینە گەڵێ جاری وا دەگوتێ شەو ڕۆژێک لە عەرەبیشدا هەروە یەوم جاری وا مەبەست پێ نەهارە یعنی هەر ڕۆژەکەی جاری مەبەست پێ لەیل و نەهارە واتە شەو ڕۆژ بۆ ئێمەی خەڵکی سەرزەوی وەکو جەنابەت گوتت ڕۆژێک واتە یا شەو ڕۆژێک بریتێ لە 24 ساعت ئەمە بۆ ئێمە وایە ئایا لای خۆ وایە کە دەفەرمێ بە 6 ڕۆژان ئاسمانەکان و زەویم دروستکردن خوا سبحانه وتعالى دەفەرمێ ئین یەوما عند ربك كألف سنة مما تعودون ڕۆژێک لە لای پەروەردگارت وەکو 1000 ساڵەوە ئێوە دەیژمێرن ئەمە لە دوو شوێن لە قورئان داهاتووە هەم لە سوورەتی ئەلیف لام میم سەجدە داهاتووە و لە سوورەتی ڕومیش داهاتووە بەڵکو لە سوورەتی معارجدا خوا ڕۆژەکەی خۆی فراوانتر دەکات بەڵام ڕۆژی قیامەتە دەفەرمێت تعرج الملائكة والروح إليه في يوم كان مقداره 50,000 سنة ڕوح واتە جیبریل و فریشتەکان بەرز دەبنەوە بۆ ئەو شوێنەی کە خوا سوبحانه وتعالى بۆی دیاری کردوون لە ڕۆژێکدا کە ماوەکەی 50,000 ساڵە کەواتە ڕۆژی 50,000 ساڵی هەیە ڕۆژی 1000 ساڵیش هەیە 1000 ساڵی وەکو ئێمە کاک پەیوەند ئێستا کە زانستی فیزیا بەرەو پێشەوە چووە گەردوناسی بەرەو پێشەوە چووە ئێستا ئەهلی علم قەدری ئەو تعبیرانەی خوای پەروەردگار دەزانن یان ئەو ئاەتە مبارەکەی لە سوورەتی واقعەدا کە دەفەرمێ فەلا أقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم نخير راسني وكو إيوة ضلين سوين دخون بري وشويني أستيركان بس سورقي أستيركان وأقر بزان أو سوين ديشي مزنة أقر بزانا أقر علم تان هبي أمزار قدر أم سوين در زانا إيساك قردو ناسي برو فيه شوا كزانيان ضلين لم سري قردون بو أو سري قردون وات أو قردوني تا استهاتو تبرشاوي تلسكوبا كان دوربينا كان دەڵێن 13 ملیار و 800 ملیۆن ساڵە یعنی لەو سەر بۆ ئەو سەر بە ساڵی تیشکی واتە ئەو ساڵی کە ئەو ماوەی کە تیشک لە ساڵێکدا دەیبڕێ جا تیشک لە چرکەیەکدا 300,000 کیلۆمەتر دەبڕێ لە دقەیەکدا چەند دەبڕێ دەبێ 300,000 جارانی شەستکەی بۆی هی دقت بۆ دەرچێ ئەمجا ئەویش جارانی 6 کەجاری کە بۆی سەعاتت بۆ دەرچێ ئەمجا ئەویش جارێککە جارانی 24 کە بۆی شەو ڕۆژت بۆ دەرچی ئەمجا جارانی 365 کە دەکا 9 تریلیۆن و شتێک
ئەوەندە کیلۆمەترە دەکا 9 تریلیۆن و ئەوەندە واتە ئەوەی ئەمە هەمووی تیشی لە ساڵێکدا دەیبڕێ جا 13 ملیار و 800 ملیۆن ساڵی ئاوا پانتای ینی تیرەی ئەو گردونەی کە تا ئێستا بیندراوە ئێستا ئێمە دەزانی کە خوا سبحانه وتعالى چ مڵکێکی فراوانی هەیە ئەویش زانایان دەڵێن بەپێی ئەو ئاەتە مبارەکەی کە دەفەرمی وەزەیەنە السەماء الدنیا بمەصابیح ئاسمانی نزیکترمان بە چرایان ڕازاندوتەوە دنیا مؤنثی ئەدنایە نزیکتر واتە لە ئێوە کەواتە هەرچی کەهکەشانە و ئەستێرەیە هەمووی لە سنووری ئاسمانی یەکەمدایە جا ئەمجار لە سەروی ئەوەشەوە 6 ئاسمان هەن جاخوا سبحانه وتعالى دەفەرمی ئەم گردونە ئەو ئاسمانانە و ئەو زەویەمان بە 6 قۆناغ کەواتەی في 6 أيام 6 قۆناغ بۆ کاک پەیوەند شەو ڕۆژی ئێمە لە ئەنجامی خولانەوەی زەوی بە دەوری خۆیدا لە بەرامبەری خۆردا شەو ڕۆژ پەیدا دەبێت وانە زەوی لە خولەکێکدا 30 کیلۆمەتر دەبڕێ واتە لە سعاتێکدا 1800 کیلۆمەتر دەبڕێ بە دەوری خۆیدا دەخولێتەوە لە ئەنجامی خولانەوەی بە دەوری خۆیدا شەو ڕۆژ دروست دەبن ئەو ڕۆی کە ڕووی لە ڕۆژە پشتەکەشی شەوە ئێ باشە کە ئەگەر زەوی نەبوو بێ و خۆر نەبوو بێ و خولانەوە نەبوو بێ شەو ڕۆژ ئەو شەو ڕۆژی ئێمە هیچ معنای نییە بوونی نەوە ئەمجا وەکو گوتم خوا سبحانه وتعالى یەومی بە معنای 50,000 ساڵ بەکاریناوە بە معنای 1000 ساڵی بەکاریناوە لە زمانی عەرەبیشدا دەڵێ یەوم لەکە و یەوم عەلەیکە ڕۆژێک بۆ تۆ ڕۆژێک لە دژی تۆ مەبەستیان ڕۆژ یعنی ماوەیەک لە کات هەروەها خوای متعال کە لە سوورەتی ئالی عیمراندا دەفەرمێ وتیلکە الأیام نداولها بین الناس ئەو ڕۆژانە لە نێوان خەڵک دەساودەستی پێ دەکەین ڕۆژ یعنی جارێ وا ساڵێک ئەو دەوڵەتە سەر دەکەوێت ساڵێک ئەو دەوڵەتە ئێستا فەرموو ئەمریکا خۆی بە کوێخای هەموو دنیا نەزانی ئێستا ئەو کوێخا زۆر داماو نییە دۆ خراپی لێ نەقەوماوە گومانی تێدانیێت جارێکی ئەمریکای جاران نابێتەوە جارێکە ئەو کوێخایەتی جاران دەکرد نابێتەوە جا ئایا سین دێتە شوێنی ڕوس دێتە شوێنی بەڵانگرگ و ئەمریکا ئەوەی جاران نابێتە ئەوەی ئەوە تیلکە الأیام نداولها بین الناس مەبەست شەو ڕۆژێک نییە یعنی ئەو کاتانە مامۆستا لە پرسیاری چوارەمدا ئەم بوونە کەی هێنراوەتە دی سەرەتا و کۆتایی بوونت پێکەوە هێناوە اینجا بەسووتەوە بە عەرشی خوای پەروەردگارەوە ئەمە بابەتێکی ئەندازەیەک هەم هەستیارە هەم بابەتێکی زۆر گرنگە ئەندازەیەکیش ئاڵۆزی هەیە ئەگەر زیاتر بتوانین ڕوونیکەی نۆشتێکی باشە بەڵێ وڵات کاک پەیوەند ڕاستە چا بوو ئاماژەت بۆدا کە فیعلەن ئەمە بابەتێکی زۆر وردە بەداخەوە کاک پەیوەند مرۆڤ زۆر جار لە کەوری خۆی دەردەچێ بوغڕا دەبێ خۆی ناناسێ بەشەر خوا سبحانه وتعالى هێندەی تواناداوەتێ بەشی ئەوەندەی بکە جا لە چ توانای جەستەیی توانای عەقلی توانای ڕوحی ئەوەندەی تواناداوەتێ ئەوەندەی تەمەنداوەتێ بەشی ئەوەندەی بکە تاقی بکرێتەوە جێنشیناتی خوا بکات لەسەر زەوی من زۆر لەو قەزیانم کۆڵیوەتەوە ولا زۆر لە کتێبەکاندا ئاماژەم پێداوە بۆیان لە کتێبی ئیمان و عەقیدەی ئیسلامی لە کتێبی دووەمدا کە 6 کتێبە هەروەها لە مۆسوعەی ئیمان و ئیلحاددا ولا کتێبی خواناسی ئاین ئیمان ولا مۆسوعەی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وحی و واقعدا لە کتێبی چوارەمدا زۆر بەدو ئەو قەزیانە کەوتووم ئایا ئەزەل و ئەبەد ئەزەل یعنی بۆ ڕابردوو بڕۆی بەبێەوەی بگەیە سنوورێک ئەبەد واتە بۆ داهاتوو بڕۆی بەبێ ئەوەی بگەیە سنوورێک ئایا عەقلی بەشەر ئیستیعابی ئەزەل و ئەبەد دەکات بەتاکید نەخێر جا ئێمە ئایا دەزانین سەرەتای گەردوون کەنجەیە و کۆتاییەکەی کەنجەیە زانست دەتوانێت لێ بکۆڵێتەوە کاتی خۆی مولحیدەکان بیرۆکەی ئیلحاد پشتی بەوە بەست بوو پێیان وابوو کە ئەم گەردوونە بێ سەرەتایە و بێ کۆتاییش دەبێت ئێستا کە زانستی فیزیا بەرەو پێشەوە چوو بۆیە بەشەر پەلە نەکا باشە ئەو خوای کە فەرموویەتی ئەم گەردوونەم هێناوەتە دی ئێستا بۆیە من زۆر زار ئەو قسەی زانایان دێنمەوە کە زانایان دەڵێن کۆتایی زانست سەرەتای وەحیە زانست لەکوێ کۆتایی بەشتەکانی خۆی لێ دەکۆڵێتەوە دەگاتە ئەنجام
ئەوێ سەرەتای وحیە سەرەتای وحی ئەوەیە کە خوا ئەم گردونی هێناوەتە دی خلق السماوات والأرض خلق يعني إبداع يعني داهێنان يعني پەیداکردن لە نەبوونەوە ئێستا نوێترین بیردۆزەی زانستی لەبارەی سەرەتای گردون و زین دەڵێ چی دەڵێ ئەم گردونە هەمووی 13 ملیار و 700 یا 800 ملیۆن ساڵ لەمەوە پێش بوونی نەبووە وەکو کوردەواری دەڵێن ناوی لە کوولەکەی تەڕدا نەبووە شتێکی زۆر زۆر بچووک هەبووە ناوی سینگولارتی یەکەی گردونی پێ دەڵێن تۆوی گردونی پێ دەڵێن الوحدة الكونية البيضة الكونية البذرة الكونية أما بسنور گەرم بووە بێسنوور گچکە بووە ینی زۆر لە ئەلیکترۆنی گچکەتر بووە ئەوە تەقیوەتەوە لە ئەنجامی ئەو تەقینەوەیەدا ئەم گردونی ئێمە دروست بووە کە ئەو ئاەتەی ژمارە 33 سوورەتی ئەنبیائیش ئاماژەیەک بەوە دەکا ئەوەلەم یەڕە الذین کەفەڕوا ئەن السەماوات والأرض كانتا رتقا ففتقناهما ئایا ئەوانەی بێبڕوان نازانن ئاسمانەکان و زەوی پێکەوە لکاو بوون لەکمان جیاکردنەوە ئاماژەیە بەوە هەروە ئەو ئاەتەی سوورەتی الذاریات والسەماء بەنەیناها بئەیدی وئینا لەموسیعون ئاسمانمان واتە گردونمان بەهێز خوڵقاندووە ئێمە فراوانکەرینی ئێستا نوێترین بیردۆزەک بە پشتبەستوو بە بیردۆزەی ڕێژەی ئاینشتاین دەڵێم گردونی لێک دەخشێ جا ئێمە دەزانین سەرەتای گردون وەکو بیردۆزەی وەکو بۆچوونێ دەتوانین شتێکی لێبارەوە بڵێین بەڵام خوا سبحانه وتعالى لسورة كهف دا دفرم ما أشهدتهم خلق السماوات والأرض ولا خلق أنفسهم نأمادم كردون لكاتي دروس كردني آسمان كانوا زوينه خوش ياندا وما أشهدتهم هم بمعنى ما أحضرتهم وتأمادم نكردون لو كاتد النبون بوي أغان ليني نازانا شون بيدا بوا وبوشيش خوا سبحانه وتعالى او توانای نەداوە بە مرۆڤ بۆ ئەوە کە تاقی بکرێتەوە لەسەر زەوی جێنشیناتی خوا بکە پەچی لەسەر ئەوە نەکەوتووە پەچی لەسەر ئەوە نەکەوتووە کە ئەزەل و ئەبەد لە مێشیدا ئیستیعاب بکە مامۆستا لە بابەتێکی ترە کە هەر ینی ئەبێ بە بنەما بۆ ناسی ئیسلامی ئەویش لە کتێبەکە هاتووە ئەم بوونەوەرە بۆچی دروست کرا و حکمەتی خوا لە خوڵقاندنیدا چییە هەستم کرد ئەوەی کە من تێگەشتم لە کتێبەکە ئەم بابەتە زۆر پەیوەستە بێتەوە بە کردەوەی ئینسان یاخود بە کردەوەی باشی ئینسان ینی زۆر پەیوەست بۆتەوە بەم بابەتە بەڵام پرسیارەکە ئەوەیە خۆ ئێمە کە باز لە بوونەوەرەکەین باز لەم گێتیاکەین باز لە دروستبوونی کەونەکەین بەس ئینسانی تیا ناژی تاکو پەیوەست بێتەوە بەس بە کردەوەی ئینسان ڕەنگە پرسیار بکرێت ئەی باشە مامۆستا ئەم هەموو جاندار و پەلەوەر و ژاندارە ینی ئەمانە چییە و سەرنجامیان چی و بۆچی خوڵقاون و کە مەبەست تەنها مەسەلەن کردەوەی باشی ئینسانە پێوەست بێتەوە بە کردەوەی ئینسانەوە ئەم بابەتی زیاد لە مرۆڤ کە بریتێ لە ئەوکو وتمان لە ژیاندار و هەروەها لە پەلەوەر و لە باڵندە و نازەم ئەلەم بابەتانە چییە ئەو هەر لەوانەی کە دەیان بینین ئەوەی کە فریشتانە و هەموو زۆر ڕاست کاک پەیوەند زیاتر لە 15 شوێن لە قورئاندا خوا سبحانه وتعالى باسی ئەم ڕاستیە دەکات کە ئەم گردونە بۆچی دروست بووە بۆ وێنە لە سوورەتی هود لە ئاەتی ژمارە 7دا خوا دەفەرمێ وهو الذي خلق السماوات والأرض في 6 أيام وكان عرشه على الماء ليبلوكم أيكم أحسن عملا خوا ئەو زاتەیە ئاسمانەکان و زەوی بە 6 ڕۆژ واتە بە 6 قۆناغ هێنا و نەدی و عەرشی خوا لەسەر ئاو بوو کەواتە بەر لەوەی گردون بخڵقی خوا عەرشیشی هەبوو ئاویش هەبوو کە عەرشی خوای لەسەر بوو لیەبلووەکم ئەیکم ئەحسەن عەمەلا هەموو ئەم گردونە خوا هێناوێتەوە تاکو تاقیتان بکاتەوە کامەتان کردەوەی باشترە من لە بەرجی دەی تەفسیرەکەمدا تەفسیری سوورەتی یونوس باسێکم کردو لەبارەی دروست حکمەتی خوا لە دروستکردنی گردوندا ئەو ئاەتانە هەموو هێناوە کوکتم 15-16 ئاەتن کە خوا باسی ئەوە دەکات گردون بۆیە دروست کراوە مرۆڤی تێدا تاقی بکرێتەوە گردون خوا بە هەوەنتەنەی خوڵقاندووە بێ حکمەت نییە حکمەتەکەش ئەوەیە کە مرۆڤی تێدا تاقی بکاتەوە وەکو لە سوورەتی جاثیەدا خوا دەفەرمێ وخلق الله السماوات والأرض بالحق
ولتجزى كل نفس بما كسبت وهم لا يظلمون خوا ئاسمانەکان و زەوی بە حەق قوڵقاندون و بۆ ئەوەی هەر کەسە بە پێی ئەوەی کە کردوتی سزا و پاداشت بدرێتەوە وەستەمیشان لێ ناکرێت. بەنسبەت ئێمەی مرۆڤەوە خوا هەواڵی پێداوین کە ئێمە بۆ تاقیکردنەوە دروست کراوین ئەم گردونە هەمووی شوێنێک کە تاقیگەیەکە ئێمە تیا تاقی دەکرێنەوە. بەنسبەت دروستکراوەکانی دی خوا دەفەرمێ سخر لكم ما في السماوات وما في الأرض جميعا منه لسورة جاثية هرچی لە ئاسمانەکان و زەویدا خوا لەلایەن خۆی بۆ ئەوەی دەستەمەوە کردووە بۆ ئەوەی ڕام کردو بۆ ئێمە ملکەچ کردو هەرچی خوا دەفەرمێ هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەمووی پەیوەستە بە مرۆڤەوە و بۆ مرۆڤ دەستەمەوە کراوە و ملکەچ کراوە. کاک پەیوەند ئەم مرۆڤە زۆر مهمە بۆ یەکێک لە شاعیرەکان دەڵێ لقد خلقت لأمر عظيم لو فطنت له فاربأ بنفسك أن ترعى مع الهمل بۆ شتێکی زۆر گەورە خوڵقاوی ئەگەر فکرت پێ بشتێ لە خۆتی مەوەشێنەوە لەگەڵ ئاژەڵان بلەوەڕێی واتە ژیانێکی ئاژەڵانە مەبەسەر مرۆڤ ئینسان تابیر بکاتەوە ئەو مرۆڤە مهمە گەورەیە گرنگە بەڵام کاتێک ئەو گەورەی و گرنگی خۆی بۆ دەردەکەوێ ئەو بایەخە کە لە ڕوانگەی وەحی تەماشا خۆی بکە ئەگەر ناگە لە ڕوانگەی داروینیزمەوە تەماشا خۆی کە لە ڕوانگەی بیردۆزەی پەرسەندن و گەشەسەندنەوە کە ئێستا بۆتە ئەفسانە مرۆڤ دەبێتە مەیمونزادە و دەبێتە قرژاڵزادە وانە لە ئەمیبا و کرمەگڵ خۆرکەوە هاتووە ئەوە لەکوێ ئەوە لەکوێ کە وەحی پێت دەڵێ ئەی مرۆڤە تۆ جێنشینی خوای ئەی مرۆڤ تۆ لە دوو پێکاتە دروست بووی جەستەیەکی خاکی ڕوحێکی خوایی فإذا سويته ونفخت فيه من روحي كاتي جستكي من ريك خست ولا روحي خمف وما برداك دوات او روحي كتايبته بخوا خوا بو خوي دزانه شونه دروس كلابي شي تايبتي خوايا جا اوي بو ايما دياره اوي كام قردونا بو تدا تاقي كراني مرو دروس كراو بلا اي هرتني او حكمتي تدا او بالنسبه ايمو هي اجنا اوهم فرشتانه كهن وما يعلم جنود ربك الا هو او جند كلبيش ايما جدا دروس بون والجان خلقناه من قبل من نار السموم جن لبيش مرو دا دروس بون خوش دەزانێت چی دیکەی هەیە و ئەم گردونە فراوانە کە وەکو کوتم تیرەی گردون هەتا ئەوەی تا ئێستا دیارە بە 13 ملیار و 700 ملیۆن ساڵ تیشکی مەزەندە دەکرێت تیرەکەی ماوەکەی بەڵام بەنسبەت ئێمەی مرۆڤەوە خوا ئاگاداری کردوینەوە کە ئێوە ئەو گردونەم دەستەمۆ کردو هەرچی تێدایە بۆ ئێوەشم دروست کردو بۆ بەندایەتی بۆ خوا بەندایەتیکەش بۆ خوا بۆ خۆتان لێ بەهرەمەندن چکە هیوا هەیە هێندە فەقیر حاڵە وەرەزانێ دەڵێ باشە جا خوا چ پێشی کەوتبوو لەسەر ڕۆژ و گرتنی من و نوێژ و تاعەت و خوا زۆر گەورەیە زۆر بێنیازە زۆر بەرزە ئەوە خۆت پێویستیت بە بەندایەتی بۆ هەیە بۆ خوا ئەوە تۆ ئەگەر بەندایەتی ئەنجام نەدەی بۆ خوا دەبی بە کۆیلەی هەندێک لە دووسراوەکانی خوا دەبێ خزمەتکاری هەندێک لە مرۆڤەکان یا هەندێک مەخلوقاتی نزمتریش لە مرۆڤەکان مامۆستاچکە لەو خاڵانە یاخۆ با بڵێن لەو بنەمانی کە هاتووە سەبارەت بە بووناسی ئیسلامی لە کتێبەکەیە ئەم بوونەوەرە بەرەوکوێچێ و سەرنجام چی بەسەر دێ تەمان مامۆستا مرۆڤ ئەو کاینەیە کە بیرەکاتەوە ڕاستە ئێمە لە هاتنمان بۆ دنیا ڕەنگە اختیارێکمان نەبوو بێ بە تەئکید باشە بە هەر حاڵ اختیارمان نەبووە بەڵام هەمیشە ئەو پرسیارە بە خەیاڵمانە دەخوا مرۆڤ پرسیارەکە کە بەجددی بەرەوکوێچێ ینی چی لێ دێ دوای ئەم بوونە ینی بە تایبەتی ئەوەی کە ئێمە لە بەرچاومانە کە ئەوەی کە پێگوترێ مردن بە جۆرە لە جۆرەکان کۆتایی بەم جۆرە ژیانکردنی ئێرەمانەیە ئەمەی کە پێگوترێت دنیا با بزانین لە بووناسی ئیسلامی ئەم پرسیارم خۆم ڕەنگە ئەندازەیەک لێ حاڵی بمەزانم مرۆڤ بەرەوکوێچێ بەڵام بۆ ئێمە گرنگە وەکو بابەتێکی فکری ئەمە وەڵام بیتەوە جەنابە مامۆستا کە بەڕاست لە بووناسی ئیسلامیە سەرنجام ئەم بوونەوەرە بەرەوکوێچێ یاخود مرۆڤ بۆ کوێچێ لە بووناسی ئیسلامیدا ژیانی مرۆڤ یەک قۆناغ چەند قۆناغێکە قۆناغێکیان ئەوەی کە بۆ ئێمە بەرچاوە ئەمە یەکە ئێستا لە ژیانی دنیاداین بەڵام لە پێشەوەشدا قۆناغی دیکە هەبووە ئێمە بەر لەوەی کە لەدایک ببین کۆرپەلە بووین لە منداڵدانی دایکماندا پێش ئەوەش تۆویلکە بووین
لە ئێسقانی سنگ و پشتی باب و دایکماندا من بینی سولبی و تەڕای پێش ئەوەش گەردیلەی پرژ و بڵاو بووین کە لە ئەنجامی ئەوەدا باب و دایکمان خواردنیان خواردووە ئەو خواردنە یا ڕۆچیە یا ئاژەڵیە یا مەسەن هەوایە هەڵیامژی و تیشتی خۆرە هەمووی دەگەڕێتەوە بۆ زەوی بۆ خاک و ئەوانە ئەو گەردی لە بچووکانە کە پرژ و بڵاو بوون کۆبوونەتەوە بوونەتە خواردنی هەرزکرا و خواردن هەرزکراوەکە بۆ تە خوێن دوای ئەو خوێن لەو خوێنە نوتفە پەیدا بووە ئاخر مەنی پیا و مەنی ئافرەت هەردووشی لە خوێن پەیدا دەبێت تەماشا بکەم مرۆڤ لە کوێوە هاتووە چەند پرژ و بڵاو بووە واتە لە ڕۆجەستەکەیەوە لە ڕۆجەستەیەکەیەوە ئەو هەموو گەردیلانە دوایی هاتوونە و پێکاتانی دیکەیان دروست کردو کە خواردن و خۆراکە ئەگەر ئاوە ئەگەر خۆراکە ئەگەر ڕوەکە ئەگەر گۆشتە هەرچی هەیە ئەمجا ئەوە دوایی گۆڕاوە بۆ خواردنی هەرزکرا و دوای گۆڕاوە بۆ خوێن دوای گۆڕاوە بۆ نوتفە بۆ مەنی ئەمجا لەو ئەو مەنیە هێلکۆڵەی ئافرەت لە نێو منداڵدانیدایە لەگەڵ تۆویلکەی پیا و حەیمەنی پیا و یەکیان گرتووە کە حەیمەنی پیا و بە ملیۆنانیان بە چاو نابیندرێ هەندە بچووکن یەکێک لەو زیندەوەرە بچووکان لەگەڵ هێلکۆڵی ئافرەدایەکی گرتووە مەخلوقێکی دیکەی سیهەمیان پێکێناوە بە ناوی نوتفە ئەمجا ئەو نوتفەیە دەچێتە نێو منداڵدانەوە و لەوێدا گەشە دەکات ئەو کەواتە ئێمە قۆناغی دیکەشمان بڕیون پێشەوەی بێ ناو منداڵدانی دایکمان جا ئەوجا لە نێو منداڵدانی دایک ئەوجا هاتووینە دنیایکی فراوانتر لێرە کە ئێرە بەجێ دێڵین کاکە پەیوەند یا وەرزان یەکسەر دەچێت بۆ قیامەتێ نەخێر ومن ورائهم برزخ إلى يوم يبعثون لە پشتیانەوە پەردەیەک هەیە نێوانێک هەیە تاکو ڕۆژی تێدا زیندوو دەکرێنەوە ئێمە دەچینە قۆناغێکی ڕاگوزەر قۆناغی بەرزەخ جیهانی بەرزەخ کە زۆر لە دنیا درێژترە و زۆریش لە دنیا فراوانترە ماوەکەی لە دنیا درێژترە ئێستا ئەوانەی کە سەدا ینی هەزاران ساڵە یان ڕەنگە چەند ملیۆن ساڵ بێ مردوون لە قۆناغی بەرزەخدان ڕەنگە ئەو پەڕێکی 1000 ساڵ 2000 ساڵ ژیابن کاتی خۆی تەمەن زیاتر بووە یا مەسەلەن 100 ساڵ یا کەمتر ژیابن بەڵام چەند ملیۆن ساڵە ئێستا لە قۆناغی بەرزەخدان خوا بزانێت چەندی کەشی تێدا دەمێنەوە ئەمجا لە دوای قۆناغی بەرزەخیش قۆناغی قیامەت دێ کەواتە بووناسی ئیسلامی ئاوا تەماشا دەکە مرۆڤ ئەتۆ بۆ ئێرە نەخولقاوی لێرە دانرایی بۆ تاقیکردنەوە بەبێ ویستی خۆت هاتووی ئەوەش عەزەمەت و بەرزی و دەسەڵات و گەورەی خوا دەگەیەنێ کە تۆی خوڵقاندۆ بەوێ پرست پێ بکە زۆڵمی لێکردووی نەخێر خستوویە تاقیکردنەوەیەکەوە دەتوانی بەو تاقیکردنەوەیە ببێ خۆشەویستی خوا و دۆستی خوا و نزیکی خوا دەشتوانی خوا ناچاری نەکردووی ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا يعني قالوا يستبعي زور يعني ليبكا نيسو زور مان ليبكا يسويتي آزاد ما بكا دس ما بكا كاتوا بوي ئەگە دەستی نەکردبین و بە کەڵکی تاقیکردنەوە نەداهاتین بۆ شوێ دەچین ئەم دنیاە بەجێ دێڵین پێشەوەی دنیایەک جاری خەڵک هەمووی بەجێ بێڵێ ئەخری وا دەزانێت تا ئاخیر زەمان نەیە ئێمە دنیا بەجێ نایڵین من ماتە فەقەت قامت قیامەته هەر کەسێ مرد قیامەتی وی هاتووە گیانەکەم لەگەڵ ڕوحت لە جەستەت جابەوە ئەو ڕوحە دەچێتە یان بەهەشت یان دۆزەخ جا ئایا بەهەشت و دۆزەخی قۆناغی بەرزەخن یا بەهەشت و دۆزەخی یەکجارەچین ئەوە زانیان زۆر قسەیان لێ کردو گرنگ ئەوەیە حەدیسەکانی کە ئاماژە بۆ دەکەن گۆڕ یا چاڵێکە لە چاڵەکانی دۆزەخ یا باغێکن لە باغەکانی بەهەشت واتە ژیانێکە لە دوای جەستە خرانە نێو گۆڕەوە دەست پێ دەکات نەک گۆڕەکە بۆ خۆی وابێ چونکە لە فەرمایشتی پێغەمبەردا تو عەلەیهی سەڵات وسەلام ڕوحەکە کە دەچێژێ فریشتەکان بەرزی دەکەنەوە جا ئەگەر ئیماندار بێ بە جۆرێک و گەربی ئیمان بە جۆرێکی دیکە و ئەمجا دوایی بە پێی کردەوەکەی خۆی دەچێتە ئەو شوێنە کە دادەدرێت تاکو ڕۆژی دوایی وەکخوا لە سبحانه وتعالى لە سوورەتی غافیریشدا لە باسی ئالی فیرعەوندا دەفەرمێ النار يعرضون عليها غدوا وعشيا ويوم تقوم الساعة أدخلوا آل فرعون أشد العذاب دەفەرمێ ئاگر بەیانیان و ئێواران لەسەری ڕادەنوێنرێن پێی دەسووتێنرێن ئەوە لە قۆناغی بەرزەخدا ويوم تقوم الساعة ئەو ڕۆژەش کە ساعە دێ قیامەت دێ ئەدخلوا آل فرعون أشد العذاب ئالی فیرعەون فڕێدەنە نێو سەختترین عەزابەوەتەوەی پێشێ بەیانیان و ئێوارانەوە قۆناغی بەرزەخە ئەوە بووناسی ئیسلامی ئاوا تەماشا دەکا کە ئێمە بەرەو خوا دەچین و خوای تەعالا قۆناغ بە قۆناغ دەمان بە
لێرە دانراوین بەدەست خۆمانە بەڵام لە قۆناغی بەرزەخ و لە قۆناغی قیامەت ئەوانە هەموو شتەکان دەکەونە دەستخوای پەروەردگار و فریشتەکان بەڵام لێرە مرۆڤ ئازادە دەستی کراوەیە جا زۆر کەس بەو دەستکراوەی ئازادی خۆی بغڕا دەبێ وا دەزانێ پێویستی بەخوا نییە وا دەزانێ هەر بۆ خۆیەتی کاکە تۆر بە خۆت نی ئەوە تاخوا ڤایرۆسێکی وەکو کۆڕۆنات بۆ دەنێرێ کۆڤید 19 گەورەترین زلهێز بە چۆکدا دێنێ گەورەتر زلهێز بە چۆکدا دێنێ هەر ئەوەندەی بەدەست دەمێنێ دەرگای وڵاتەکەی داخاو دەرگای لەسەر خۆ داخاو کە مامەل بەسەر دەموچاوی دابکە و دەستێشان لە دەستی کەوتۆ قەز لەگەڵ کەس نەکە بەشەرە تۆ چی مەغرور دەبی بۆیە خوا دەفەرمێ یا ئەیها الئینسان ما غەڕەکە بیڕەبیکە الکەریم ئەی مرۆڤ چ شتێی تۆی بغڕاکرد و بەرامبەر بە پەروەردگاری بەخشندت بۆ بغڕا دەبی تۆ خۆ پرست پێ نەکراوە هاتووی پرست پێ ناکرێ ئێرە بەجێ دێڵی تۆ نازانی تۆ بەدەست خوایەکی نازانێ ئەم کەون و کائیناتە خوایەک دەیسوڕێنێ ئەو زلهێزانی کە لە کەوڵی خۆیان دەردەچوون پیان و هەموو شتێک بەدەستوان ئەوە تا خی تا لە شتێکی بچووشیان بۆ دەنێرێکە بە چاویش نایبینن کەچی هەمووشیان لە قوڵێ قاف دەچێژێ باش مامۆستا دەست خۆش با قسێکیش لەسەر بووناسی ئەلمانی بکەن مامۆستا چونکە کتێبەکە باسی بووناسی با بڵێن ئیسلامی پێش خستووە و ئێستا با بێنە سەر بابەتی بووناسی ئەلمانی لە بەرامبەر ئەم خاڵە جەوهەریانەی بووناسی ئیسلامیە جەنابەت دەنووسی هەر لە سەرەتاوە ینی جەنابەت لە کتێبەکە وا باسەکەیت کە ئەو فەلسەفانەی کە بووناسی ئەلمانی پێکەێن هەر بەخۆیان تەبانین لەسەر کۆمەڵک تێڕوانین و ئایدیا و جۆری تێفکرین لەسەر دنیا و لەسەر ئەو پێشاتانی کێنە پێشەوە بەتایبەتی کە پەیوەسێ بێتەوە بە مەسایلی میتافیزیک و نادیار و ئەمانە قسەکە لەسەر ئەوەیە ئەم ناتەبایی فەلسەفیە چیە لە ناو بابەتی بووناسی ئەلمانیا یاخود دەمانگەێنێتە کوێ یاخود چی بەیاخێکی بۆیە مایە کاک پەیوەند پێشە با من یەک تیشتی کەم بخەمە سەر ئەوە کە جاری کەس باسم کرد بەڵام لەوانەیە هەندێک کەس ئەو ئاڵلقەی پێشی گوێلێنەوە بێ کە من بۆچی ئەم زاراوی بووناسی بەکاردێنم حقت خۆشم یەکەم زار بەکارمێنە وشەکە بۆ خۆی لە ئەسڵدا وشەیەکی دیانیە ئۆنتۆلۆجی یعنی معرفة الوجود یا علم الوجود کەواتە چ بڵێ بووناسی چ بڵێ بوونزانی هەردووکی ڕاستە یعنی زانیاری هەبوون بەبوون ناسینی بوون کە دەڵێ دنیا بینی یا جیهان بینی دنیا یعنی ئەوەی ئێستا ئەوەندی کە سەمن تۆ دنیاگە بینی ئەم دنیاە جیهانیش هەر دنیاە بەڵام بە فارسی ئەمە لە ڕاستیدا مەدلول و مەفهومەکەی زۆر بچووکە بوون نە لە دنیادا کورت هەڵاتووە نە لە شتە بیندراوەکاندا کورت هەڵاتووە بوون و نە لە دروستراوەکانیشدا کورت هەڵاتووە بەڵکو بوون پێشە بەدیهێنەری بوونە کە خوایە سوبحانه وتعالى خالق ئەمجا بەدیهێنراوەکان چ بیندراو بن فلا أقسم بما تبصرون وما لا تبصرون عالم الغيب والشهادة چ بیندراو بن چ نەبیندراو بن و پاشانش چ لەم قۆناغی ئێستای ژیاندا بن چ لە قۆناغی دواتردا چ قۆناغی نزیکتر کە دنیاە ئەخ دنیای نزیکتر ئاخیرەنی دواتر چ لە قۆناغی دواتردا بن بۆیە ئەگەر گوتمان بوون ناسی بوون بەدیهێنەر و بەدیهێنراوە بە بیندراوە و بە بەرهەست و نابەرهەستەوە بە دنیا و دوا ڕۆژە هەمووی دەگرێتەوە بەنسبەت ئەوە کە بۆچی بووناسی غەیرە ئیسلامی ناکۆکە لە نێوخۆیدا وەڵامەکەی زۆر ڕوونە ئایا کێ شارەزای ئەم دروستکراوانەیە کەسێک کە دروستی کردو ئێ باشە دروستکراوێک بۆ خۆی من ئێستا زۆر بیر دەکەمەوە دەڵن لوتکەی ئیڤریست کە لە چای هیمالایە 8,800 و ئەوەندە مەترە بەرزە یعنی نزیکەی 9 کیلۆمەتر لە ئاسی دەریاوە ئەگەر مێشولەیەک لەسەر لوتکەی ئیڤریست دابنێی دەبێت تەسەووری چۆن بێ بۆ هەموو دنیا هەر دەڵێ ئەسڵان ئەو شوێنی من لێمیەوە هەموو دنیا هەموو کەون و کاینات ئێرە ئەوەیە وەنیە یعنی مرۆڤ ئەگەر بۆ خۆی لە وێناکردنی خۆیەوە تەماشای بوون بکە بە نوعێکی دێتە بەرچاو بۆیە خوا سوبحانه وتعالى ئەوەی تەنانەت بۆ پێغەمبەریش بەجێ نەهێشتووە عەلەیهی سەڵات وەسەلام
بووناسی تەنانەت بۆ پێغەمبەری خۆش بەجێنێشتووە ئیمان و عەقیدەی تەنانەت بۆ پێغەمبەریش بەجێنێشتووە عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا مەگەر زیاتر ڕوونی کردبێتەوە یا هێندێک شتی جوزئی تیشی زیاتری خزبێتە سەر ئەگەر نا من وەکو لە مەوسوعەی ئیسلام و تەجەلا فی کتابی اللادا باسم کردووە هەموو بابەتەکانی بووناسی کە من کتێبی یەکەمم بۆ تەرخان کردووە و هەموو بابەتەکانی ئیمان و عەقیدە خوای پەروەردگار نوختەی تێدا خستوونە سەر پیت هەر بۆیە زۆر هەڵەیە ئەوانەی کە دێنن ئیمان و عەقیدەی ئیسلامی بچووک دەکەنەوە عەقیدەی سەلەفی خەلەفی ئەشعەری ماتوریدی نا بابە عەقیدەی ئیسلامی ئەو مەدرسە و قوتابخانە و بۆچوون و مەشرەب و شتانە هەمووی هی زانایانن بەڵام عەقیدە ئەوە زۆر فراوانترە لەوە کە ئەبوو حەسەنی ئەشعەری بۆی باس کردبین یاخود ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خۆیان لێبێ یاخود عالمێکی دیکە عالمێکی دیکە ئەوانە هەر تەماشای ئایەت و حەدیثەکانیان کردو عەقیدە عەقیدەی ئیسلامیە نە حەنبەلیە و نە ئەشعەریە و نە ماتوریدیە و نە سۆفیە و نە سەلەفیە و نە خەلەفیە وەکو من لە کتێبی ئیمان و عەقیدەی ئیسلامیدا باسم کردو جا بۆیە ئەوانەی کە لە ڕانگەی غەیری وەحیەوە تەماشا دەکەن یەکێکیان ئەمە کردو من بە دوو بەشی سەرەکی ماتریالیزم و ئایدیالیزم واتەوەی کە ماتریالیستە و لە ڕێی ماتریالیزمەوە دەڕوانێ بۆ شتەکان ئەم گردون هەروە دەمەوەندی کە هەیە بەرهەستە بە چرا و شەدای پێنجشەستەکان دڵ هەرەوەندە هەیە ئەسڵەن نکۆڵیش دەکەن لە ڕۆحیش نەکرد لە خوای پەروەردگار و لە قیامەت و لە فریشتە و لە جین هەر دەڵێن مرۆڤ هەر جەستەیەتەوە ڕۆحیشی نییە ئەمجا ئەوەی دیکەش کە لە ڕوانگەی ئایدیالیزمەوە تەماشا دەکات دەڵێ نەخێر ئەسڵەن ئەم جەستە و دنیا و شتەمادیان هەم خەون و خەیاڵن هەر بۆیە هەڵەیە کە هەندێک کە زوا دەزانێت ئیسلام لە ئایدیالیزمەوە نزیکترە وەکو لە ماتریالیزم نە ئیسلام خاڵە ئیجابی و ڕاستەکانی ماتریالیزم و ئایدیالیزمی هەردوو کێنەوە ماتریالیزم کە دەڵێ ئەم کەونە هەیە گردونە و خەیاڵ نییە بوونە ئیسلام دەڵە وایە بەڵام هەر ئەوەندە نییە هەر ئەو دیوە بەرهەستەینە دیوێکی دیکەی نابەرهەستیشی هەیە و هەر ئەوە نییە کە دروست کراوە بە دیهێنەرێکیشی هەیە و هەر ئێرە نییە قۆناغی دیکەشی هەیە بە ئایدیالیزمیش دەڵێ کە بەڵێ ڕۆح هەیە و دیوی پەنهان هەیە بەڵام دیوی پەنهان تا کە پێکەنەری بوون نییە بەڵکو لاەنە مادی و بەرهەستەکەش ئەویش پێکەنەرێکی دیکەی بوونە بەڵێ مامۆستا چەند خولێکێک ماوە ئەمیش بۆ کۆتا پرسیار ئەویش ئەوەیە کە ئەوەی کە جەناب باست کرد چه ماتریالیزم چه ئایدیالیزم کە لە کتێبەکە ئاماژەت پێ کردووە بەڵام من هەستم کرد یان من وام درک کردووە یا بە بۆچوونی من زۆرتر لەسەر بابەتی ئایدیالیزم ئەمێنیتەوە ینی ئەمان زۆرتر ڕوبەری زیاتر پێدێ ئەمە مەسەلە چییە؟ ڕاستەکەی ماتریالیزم پەیوەند خۆی قەتیس کردووە لە چوارچێوەی مادەدا و لە چوارچێوەیەکی تەسکدا ئایدیالیزم هەر تۆزە بەولاوەتر دەڕوا لە سنووری مادە دەچێتە دەر بەڵام لە ڕووی ئەوە کە ئیسلام لە کامیان نزیکتر لە ڕاستی ئیسلامە وەکو من لە یەکێ لە توێژەکانی ئیسلام و ڕێزەکاندا گوتومە ئیسلامە نە ئایدیالیزمە نە ماتریالیزم بەس مامۆستا با من بیبەستمەوە بە پرسیارێکی ترەوە بۆی تۆ بە حڕەتی خۆت ئەنجا وەڵام بیتەوە ئەویش ئەوەیە کە هەندێک پێیان وایە کە ئایدیالیزم لە ڕۆحی ئیسلام نزیکترە ینی هەندێک لە ئەلمانیەکان وازانن چونکە باوەڕیان وایە کە هەڵگری فەلسفەی ئەوانی کە ئایدیالیستن ملحیدن باوەڕیان بەخوا هەیە ئەمەش باوەڕیان وایە کە لە هین نزیکە لە ئیسلام نزیکە ئەوە ڕاست نییە تەماشا بکە لە کتێبەکانی عەقیدەی ئیسلامیدا لاما بێەوە لە عەقیدەی نەسەفیدا هاتووە حقائق الأشياء ثابتة والعلم بها متحقق ماهیەت و چیەتی شتەکان چەسپاوە و دەستگونجێ بزاندرێن ئەوە لە بەرپەرزدانەوەی میثالیەکان بووە ئایدیالیستەکان بووە کە دەیانگوت ئەم هەرچی دەیبینم هەموو خەون و خەیاڵە بە چ معلوم ئێمە لە خەوندانین دوایی بێدار دەبین و هیچ لە گۆڕێدا نییە بزانانی ئیسلام بەرپەرچیان داوەتەوە نەخێر حقائق الأشياء ثابتة ماهیەت و چیەتی شتەکان چەسپاوە والعلم بها متحقق و دەستگونجێ مرۆڤ دەرکیان بکە و بیانزانێ بۆیە لە ڕاستی ئیسلام لە یەک مەسافە وەستاوە بەڵێ جاری وهەیە وەکو گوتم لەوەدا کە دنیا تەنیا مادە نییە ئیسلام لە خاڵی پێگەیشتنی هەیە لەگەڵ ئایدیالیزمدا بەڵام لەوە ڕۆژەوە کە دنیا خەون و خەیاڵ نییە بەڵکو
ئەم عالەمە کە دەیبینین ئەو عالەمە بەرهەستە حەقیقەتی هەیە لەگەڵ ماتێ لەزمدا تێک دەکاتەوە. ئیسلام کاک پەیوەند چ لە ڕووی بوون ناسیەوە، چ لە ڕووی ئابوووریەوە، چ لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە حەقی مطلقی پێ. آخر شتێک لە خواوە بێ سبحانه وتعالى وقل الحق من ربكم، بەڵێ حەق لە پەروەردگارتانەوەیە. لە هەموو ڕۆکانەوە خوا سبحانه وتعالى حەقی ڕەها لە لای خوایە. بەڵام ئایا حەقی ڕەها لە لای ئەو کەسانێک کە بە دوای بەرنامەی خوا دەکەم مەرج نییە؟ بۆ حەقی ڕەها لە قورئاندایە، بەڵام ئایا تێگەیشتنی ئێمە بۆ قورئان حەقی ڕەهایە مطلقە نەخێر نیسبیە ڕێژەییە. بۆیە زانانی ئیسلام کە دێنە سەر مەسەلەی ڕەئی و بۆچوون، بۆیە ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ قسەیەکی زۆر جوانی هەیە، دەڵێ قەولی صەواب يحتمل الخطأ وقول غير خطأ يحتمل الصواب. قسەی من خۆمم پێ ڕاستە دەگونجێ هەڵە بێ، قسەی بەرامبەرەکەم پێ هەڵێ دەگونجێ ڕاست بێ. کە دێ سەر بۆچوون دەبێ ئاوا بیر بکەیەوە، بەڵام کە دەچێت سەر وەحی جا خۆ لە ئەلیف و بێ موسڵمانەتیە کە ئەوەی خوا فەرمووی تەواو. ئەسڵەن موسڵمان یعنی لە مسلیمی عەرەبیەوە هاتوو، مسلم لەسەر چێشی مفعیلە ئیسمی فاعیلە. ئەسلەمە یوسلم فهو مسلم واتە ملکەچ. ملکەچی بۆ خوا ئەوەیە کە تۆ هێندێش سەرێکی لێ دەرناچێت، نەک پێچەوانەی عەقڵ بێ، بەڵام جارێ لە عەقڵدا بۆت ئیستیعاب ناکرێ. بۆ وێنە بەهەشت چۆنە؟ ئایا ئێمە لە بەهەشدا خاوەنی ئەم جەستەی ئێستا دەبین؟ جا ئێمە یا ئەوانی دەچنە دۆزە خاوەنی ئەو جەستەی ئێستا دەبن، یاخۆ ئەو جەستەی ئێستامان بە 679 ساڵ دەکەوە نییە؟ ئەی ژیانێکی ئەبەدی لە بەهەشدا یا لە دۆزەخدا چۆن دەگوزارێ؟ بۆی خوا دەفەرمێ وننشئكم فيما لا تعلمون، بە جۆرێک دروستان دەکەین کە ئێستا نایزانن. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام بەهەشتیەکان پاشەوڕێکیان نابێ، میز و پیسایان نابێ، تف و بەڵغەم و چڵمیان نابێ، کەواتە کۆ ئەندامەکانیشمان دەگۆڕێن. مەبەستم ئەوەیە کە ئێمە زۆر شت هەیە بۆمان ئیستیعاب ناکرێ، یعنی تۆ دەبێت تەسلیم بی کاتێک کە دەزانی خواوەی فەرمووە وڵای خۆیان مادام تۆ فەرمووتە ئەوە تەواو. عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ تەوافی دەکرد، گەیشتە ئاست بەردەڕەشە و ماچی کرد. ئیتی وڵای دەزانم بەردێکی نەزەرت هەیە نە قازانجت هەیە، ئەگە پێغەمبەری خوام نەبینی با ماچی کردی ماچم نەدەکردی، ماچی کرد. یعنی چی؟ یعنی ملکەچم مادام خواوەی فەرمووە. عەلی کوڕی ئەبی تاڵیب خوا لێ ڕازی بێ گوتی لو كان الدين بالرأي لكان أسفل الخف أولى بالمسح من أعلاه. ئەگەر دین بۆچوونی ئێمە بووایە دەبوو ژێرەوەی خوف مەسح بکرێ نەک پشتەکەی، بەڵام ئێستا سونەت پشتەکەی مەسحکەی گۆرەی یاخود خوف. کەواتە هێندێک شت هەیە ئەتۆ لە عەقڵدا جێی نابێتەوە. وەکوم جارێ بە کابرایەکم گوت لە زیندانی ئەمریکیەکاندا، گوتم کاکە پێڵاوەکانتان دامنێن سەرما بوو نوێژمان دەکرد هەڵدەلەرزین لە سەرما، پێڵاوەکانتان دامنێن دروستە بە پێڵاوە مادەم پێڵاوەکان خاوێن بە نوێژ بکەین. هیچیان کوتی وڵاو لە عەقڵم ناچێت. جا دوایی پێم گوتم کاکە عقلی من و تۆ دەزانی چەندە لە چاو زانیاری خاوتی ناوەڵا. وڵامیش نازانم چەندە، بەڵام توانم وێنەیەک بێنەوەتی چۆن تومەڵا عقل من و تۆ بەقەت پەرداخێکیە زانیاری خوا بەقەت ئۆقیانوسێکە، جا ئاوی ئۆقیانوسی لە پەرداخیدا جێ دەبێت نەخێر دەکتم کەواتە شتی خوا دەگە لە عقڵەوە نەچوو بزانێ عقلەکەی تۆ کچکەیە نەک شتەکەی خوا هەڵە بێ. جانە مامۆستا بابەتەکان بخۆیان هێواشە ڕۆن و کاتەکەش خێرا. ئەڵقەشمانە 59مان کۆتایی هات، دوادارم ئینشاڵڵا بتوانین ئینشاڵڵا بەخێر کۆتایی ئینشاڵڵا بەخێر کۆتایی هات. و سپاس دەکەین، دەست خۆش بێ مامۆستا. سەلامەت بی، سپاس بۆ جەنابی کاکە پەیوەندیار. بەڵە خۆشەویستان بەم شێوەیەش گەشتینە کۆتایی ئەماڵقەیە تاکو بە یەکگەشتنەوەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێر بخاتان لەگەڵ.